ساڵانێکی زۆر هونەرمەندی بەناوبانگی کاریکاتۆریستی ئیحسان فەرەج لە ڕێگەی هونەری کاریکاتێرەوە خزمەت بە هونەرەکات لە هەولێر پێشانگایەکی شێوەکاری بۆ ئەم هونەرمەندە کرایەوە کە تیایدا چەندین تابلۆی خۆی نمایش کردبوو لەگەڵیشە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا. لە هەولێر کۆمەڵەی ڕۆشنبیری ئەلمەندایی پێشانگایەکی کاریکاتێری بۆ هونەرمەند ئیحسان فەرەج کردەوە و دواتر خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشی کە ساڵانێکی زۆرە لە ڕێگەی هونەری کاریکاتێر خزمەت بە بواری هونەرەکات. لە لێدوانێک بۆ کورتسات مەگەزین هونەرمەند ئیحسان فەرەج باز لەکردنەوەی پێشانگاکەی دەکات و دەڵێت ئەمە یەکەم پێشانگامە لە هەولێر دەیکەمە و لە پارێزگاکانی تری عێراق پێشانگام کردوێتەوە. باسی لەوەش کرد 32 تابلۆی جیاوازی نمایش کردووە لە قوتابخانە و بەرنامەی خوێندنی جیاواز پێک هاتوون. المعرض حمل عنوان ناونیشانەکە بە ناونیشانی ئێمەیە هەنگاوێک بەرەو ئاشتی. پێشانگاکەم پێگاتووە لە 32 تابلوی جیاواز قوتابخانە و بەرنامەی خوێندنی جیاوازە، بەڵام هەمیان دەڕژێنە ناو هونەر. تابلۆکان کە بێگومان وەک هەمیشە وەک تابلۆکانی دیکەم و لە هەموو پێشانگاکانمدا هیچ لێدوانێک یان دیالۆگێکی تێدا نەبووە، پشتیان بە ڕێبازی کاریکاتێری بێدەنگی و فەرمی بەستووە. الرسم الكاركتيري الصامت الذي يعبر عن نفسه بنفسه.